چینە بازیان حەزە لە قارچکەوانە ئەرەوەڵا جاگەرۆکو ئەم کچە لێزان بی هەر زۆر زۆر خۆشە خۆت قارچکەکە بەرەم بێنی ڕاست ئەبێت تاموچێژی ئەم قارچەی کە ئەم کچە خۆی لە بازیان ماڵەکەی خۆی ژوورێکی تەرخان کردۆ بە بەرەمێنانی قارچک چۆنە لەم فیچەرا پێکەوە با ببینین سەرنجام بۆ دیمەنە جوانەکانی ڕاکێشی. ناسکاتەك ئاولێکی دەچێت مەگە زۆر سەرەتا لە یەک ژوورا تاقیم کردەوە چەند کیسەیەکی کەم 12 کیسە بوو تقریبان سەرکەوتم تیا بەدەستێنە هەرچەنە شارەزایی تاوم نەبوو چەند کێشەیەکم تووشە بووی بەڵام هەموو لای خۆم تۆمار ئەکرد بۆی بۆ تاقیکردنەوەی داهاتوو بەکاری بێنم و ئیسفادەیان لێ بکەمەوە هەمان هەڵە دووبارە نەکەمەوە دواترش هەر لەسەرەوە ژمارە کیسەکانم زیاد کرد بەڵام کە زانیم ئیشەکە ئەتوانم سوودی لێ وەرگرم و لە ڕووی ئابوووریەوە سوودێ بەخۆم و بە خێزانەکەم بگەێنم بڕیارمای لە قاتی خوارەوە بیکەم و سپاس بەخوا دایک باوکشم یارمەتی دەرم بوون خوارەوان بۆ چۆڵکردن بۆ شێوەیە ئێستا 3 ژووری تاوم پڕ کردووە لە کیسەکان 150 کیسە ئەبێ ئێستاکانە. هەروەها ئەمەی کە بەکارێنیتیا مەوادەکان کایە هەر کای گەنم باشترین جۆرە کای برنج و ئانەش بەکارێ بەڵام کای گەنم باشترینە بۆ گەشەکردنی لەگەڵ سپۆرەکە کە لای خۆمان پێی ئەڵێن تۆ بەڵام سپۆرە لە ڕاستیە چووکە کەڕوو خۆی جۆرێکە لە کەڕووی سوود بەخشە بەو شێوەیە دوای مانگێک لەوەی کە کایەکەمان پڕ کردووە لە کیسەکان و تۆکەمان تێکەوە قاچێکی لەو جۆرەمان دەست دەکەوێت. یەکەم کەس بۆ ئێمە نام قاچکە سپاس بۆ خوا ئێمەش دامان ناو فرۆشێکی باشمان لێ کردووە بەڵام ئیشەکەی ئەم سپاس بۆ خوا لەسەر کەوتنایە لە بەرەو پێشچوونایە پێویستی بەوەیە زیاتر مشتری هەبێ زیاتر دوکانی هەبێ یعنی پێویستی بەوەی کۆمپانیایە هاوکاری بکە و بۆی تەوزیعەکە ناکری ئەم فەقیرە خۆشی دروست یعنی بەرهەمیشی بێن و بیشی فرۆشە ئەمە بەتەنیا بە ئافرەتێک ناکرێ. قسە پێ بۆمان لەسەر ئەم قارچکەوتینە